چۆن مامەڵە لەگەر ئاگر بکەین یاخود چۆن خۆمان لە ئاگر ڕزگار بکەین. سەرەتا ئاگر لە سێ جۆر پێک دێ. یەکەمینیان خۆڕزگارکردنە، دووەمینیان ڕزگارکردنی کەلوپەلە گرنگەکانە یاخود کەسە ئازیزەکان. پاودەر جۆرێکی جۆکەرە بۆ هەموو ئاگرێک بەکاردێ. لۆگاز و بەنزین و ڕون و تەختەی نابێت. لە دەرەوەش ئاگرێکمان بۆ ئێوە ئامادە کردووە، لەوێن دەرزیاتر لە لا تا ڕوون دەبێت کە ئاگرەکەت بۆ کۆنتڕۆڵ ناکە.